من هەریات ئیدریس خوێندکار لە کۆلێژی سەلاحەدینی ئەیوبی سەر بە کۆلێژەکانی یونایتد ساینس سپاس بەخوای گەورە توانیم لە پۆلی 12 ئامادەییدا لەسەر بەشی زانستی چوارەم بم لەسەر بە ئاستی هەرێمی کوردستان و سێم بم لەسەر ئاستی سلێمانی. سپاسی خۆی گەورەکەم کە منی گیان بەم پلە و پایە سپاسی دایک و باوک و خانەوادەکەم ئەەکەم کە بە هەموو شوێ لەگەڵ مابوون و لە کاتە سەختەکاندا منیان گیان بەم شوێنم دواییشە زۆر سپاسی کۆلێژەکەم ئەەکەم کە بە هەموو شێوەیە پاڵپشتی من بوون و بەدانانی چەندین پرۆگرامی جۆراوجۆر و جیاواز و بەسوود کە یارمەتیدەری من بوون لەم ساڵدا. مامۆستاکانم کە بە هەموو شێوەیە پاڵپشتی من بوون لە ئەو کاتانی کە پرسیارێ شتێکم هەبێ بابەتی تێنەگەیشت ببێتم. مامۆستاکانم هەموو کاتێ لەگەڵ مندا بوون و چەندی جار لە دوای مەکتەب لەگەڵ من داماونەتەوە و بابەتەکان دووبارە بۆ شەرح کردومەتەوە و داواکارم لە خوێندکارانی ساڵانی داهاتووش کە بە هەمان گەڕوتینەوە بەم شێوەیە بەردەوام بن. ئێمە ئەم ساڵ لەخوای گەورە بەزیابێت 26 خوێندکارمان هەبوو لە خوێندکاری دەیەکەمی سەرئاستی هەرێمی کوردستان. هیوادارم ساڵی داهاتوو زیاتر بێت و خزمەتەکانیان بۆ کوردستان زیاتر بێت. ئێمەش ئەم دەرەجەی هێناومانە ئینشەڵڵا هیوادارین بۆشاییەک لە وڵاتەیە پڕکەینەوە و خزمەتی بۆ وڵاتەکەمان بکەین.